دانوستانە ڕاستەوخۆکانی سویسرا لە نێوان واشنتن و تاران لە کاتێکدا دەستیان پێکردووە کە تێچووی 110 ڕۆژ جەنگی ڕاستەوخۆ هەردوولای گەیاندووەتە بنبەستێکی ئابووری و سەربازی. ئامارەکانیش دەری دەخەن کە بۆچی هەردوو لە سوورن لەسەر گەیشتن بەڕێککەوتن. بۆلانی ئەمریکی ئۆپراسیۆنی داستانی تووڕەیی بە فەرمی 29 ملیارد دۆلاری لە بازدەرانی ئەمریکی بردووە، بەڵام خەمڵادنە ڕاستەقینەکان باس لەوە دەکەن تێچووەکە 50 ملیارد دۆلاری تێپەڕاندووە بەهۆی وێرانبوونی بنکە سەربازیەکان و لە دەستدانی درۆن و موشەکە گرانبەهاکان. ئەم خەرجیە خەیاڵیانە و هۆشداریەکانی سیناتۆر مارک کێلی لەسەر خاڵی بوونەوەی کۆگاکانی چەک کە ساڵانێکی دەبێت بۆ پڕکردنەوەیان واشنتنی ناچار کردووە پەنا بۆ مێزی گفتوگۆ ببات. لە بەرامبەردا ئێرانیش باجێکی قورسی داوە. تاران ڕایگەاندووە زیانە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆکانی ئەم جەنگە گەیشتووەتە 270 ملیارد دۆلار. لە ڕووی مرۆییشەوە ئامارەکان باس لە کوژرانی 3636 ئێرانی دەکەن، لە کاتێکدا گومان دەکرێت زۆر لەوە زیاتر بێت کە بەشێکی زۆریان خەڵکی مەدەنین. لە ڕووی ژێرخانیشەوە پتر لە 2000 هێرش بۆ سەرخاکی ئێران تۆمار کراون کە بوونەتە هۆی وێرانبوونی 50 نەخۆشخانە، 108 قوتابخانە و زیاتر لە 100,000 یەکەی نیشتەجێبوون. 144 ئەم هێرشانە لە پارێزگای تاران چەڕبوونەتەوە. کاریگەریەکانی ئەم جەنگە بە جارێک ئابووری جیهانی هەژاند، بە تایبەت کە داخستنی گەروی هۆرمۆز کە سەدا 20 بازرگانی نەوتی جیهانی پێدا تێپەڕ دەبێت بۆ هۆی ئەوەی کە نرخی بەرمیلێک نەوت لە سەرەتای 2026دا 100 دۆلار تێپەڕێنێت، لە کاتێکدا پێشتر لە نێوان 67 بۆ 71 دۆلار بوو. پەیمانگەی ئابووری و ئاشتی ئاماژە بۆ دەکات ئەم جەنگە ساڵانە 2.2 تریلیۆن دۆلار لە کۆی بەرهەمی ناوخۆیی جیهانی کەم دەکاتەوە. لە لاکی دیکەوە لوبنان بووە تا قوربانیشی گەورەی جەنگ بەهۆی ئەوەی کە زیاد لە 1 ملیۆن لوبنانی ئاوارە بوون. با پێیامارەکانی وەزارەتی تەندروستی 4057 کەس کوژراون، 12121 برینداریش هەیە. ئەمە شوای کردووە کە بەدیهێنانی سەقامگیری لە لوبنان ببێتە بەشێکی سەرەکی لەو ڕێککەوتنەی لە ئەژدەی حوزەیرانی 2026 لە نێوان ترەمپ و پزیشکیان واژۆ کرا. ئەم ژمارە سامناکانە گەورەترین گەرانتین بۆ ئەوەی کا دانوسانەکانی سویسرا بەرەو سەرکەوتن بڕۆن. بەوپەی هیچ کام لەلایەنەکان توانای بەرگەگرتنی تێچووی تریلیۆن دۆلاری زیاتریان نەماوە. چاودێران دەڵێن کە ئامادەبوونی پارێزگاری بانکی ناوەندی ئێران و بەرپرسانی نەود لە شاندەکەی تاران و سەرۆکاتی شاندی ئەمریکا لەلایەن جەیدی ڤانسەوە نیشانەی جددیبوونی هەردوولایە بۆ جێبەجێکردنی یاداشتنامەی لێکتێگەیشتنەکە. گەرچی متمانە لە نێوان تاران و واشنتن لە نزمترین ئاستیدایە، بەڵام مەترسی داڕمانی تەواوەتی ئابووری و هەڕەشەی جەنگی ناوچەی وەک فشارێکی بەهێز کار دەکەن بۆەوەی کە لەم 60 ڕۆژەدا بەرگەکانی ڕێککەوتنەکە بە تایبەت ئازادکردنە داراییەکان و ڕاگرتنی هێرشەکان بچنە بواری جێبەجێکردنەوە.